بینەرانی بەڕێز جارێکی تر دەرفەت ڕەخساکە لە خزمەتی ئەوەی بەڕێز بین ئەم جارە هەر لەسەر تەوەری جینۆساید لە خزمەتانین و لە خزمەت میوانێکی بەڕێزین بەڕێز سیریل ڕووسل خەڵکی فەرەنسا دکتۆرای ژەوپۆلیتیکی هەیە و هەر بەو هۆیەش بڕێک پرسیارمان ئاراستەی دەکەین و لە خزمەت ئێوەی بەڕێزین کە لەسەر ئەو تەوەرانە باس و لێکۆڵینەوە بکەین و لە ئەو ماوەیەی خوێندن و لێکۆڵینەوەی خۆی کە لەسەر ئەو مۆزوع ئەو باوەتە کاری کردووە حەزەکەین ئەو زانیارانەی خۆی پێشکەشی ئێمە و ئێوەی بەڕێزی بکات کە هەر لە سەرەتایشەوە بە خێراتنیان نەکەین بەخێر بێن. Merci beaucoup. هەر لە سەرەتاوە بۆ ئەوەی کە باشتر بچینە ناو باسەکەوە داواتان لێ دەکەم کە لە سەرەتاوە واتای ژینۆساید بۆمان شی بکەنەوە بزانین ئەسڵەن معنای ژینۆساید چییە؟ وشەی جینۆساید لە دوو وشەی کۆنی یۆنانی پێکاتەوە ژێن یا ژێنێتیک و ساید بە مانای کوشتن لەسەر یەک ئەبێتە جینۆساید واتە کەوتنی ژەن مانای وشەیی و لەفزیەکەیەتی. باشە دکتۆر ئێمە لە هەر جیەک لە دنیا جۆرهایەک یا بە شێوەهایەک ژینۆساید ڕۆەدا حەزەکەن بزانین جۆرەکانی ژینۆساید چین لە چ بارێکۆ ژینۆساید لە دنیا ڕوەدات. جۆرەکانی زۆر لە جێنۆسایددا هەیە ئەگەر لە مێژوو بڕوانین یەکەم جێنۆساید و کۆمەڵکوژی لە ئەمریکا بوو کە مهاجر و کۆڕەوەکانی ئوروپی چوونەی ئەمریکا بۆ سوورپێستەکانیان خستە بەر کۆمەڵکوژی. ئێستا جێنۆسایدی گەورەتر کۆمەڵکوژی یەهودیەکانە لە ئەوروپا لە چەرخی 20 جینۆساید ڕواندا جینۆسایدی ئەرمەنیەکان و جینۆسایدی کوردەکان گەورەترین جینۆسایدەکان بووە. ئایا لە دنیا وەکو قانونێکی نێونەتەوەی مەسەڵەن ئەگەر شارە بە قانونهای مافی مرۆڤ بکەین یا قانونێک لە نەتەوە یەکگرتووەکان بەڕێوە ئەچێت ئایا بربەستێک و ڕێگرێک هەیە بۆ ئەوەی کە ئەو وڵاتە ئەو دەسەڵاتداری بکار جینۆساید ڕوەدا بۆ ئەوەی کە بەرگری لە ئەو ڕووداوانە بکەین قانونێک هەیە و دەستورێک هەیە؟ Oui, alors effectivement, il y a des lois internationales. بەڵێ قانونی نێودەوڵەتی بۆ بەرگری لە جینۆساید هەیە بەڵام ئەو قانونانە لە کاتی ڕووداوێکی کۆمەڵکوژیدا لە ڕواندا و پاش بینینی لایەنەکانی ئەو جنایەتە لەلایەن UN-ەوە تەسویب کرا. دوای ڕووداوی دەیەکانی 1970 قانونی نێودەوڵەتیمان هەیە بۆ هەموو وڵاتان و بەرگریکردن. دووجار لە قانونی نێودەوڵەتی جینۆساید کەڵکیان وەرگرتووە. یەکەم جار لە شەڕی باڵەکان UN کۆبوونەوەی ڕێخست کە بزان ئەو کارە جنایەتی کۆمەڵکوژیە یان نا کە پاشان لە نەتەوە یەکگرتوەکان دەنگی لەسەر درا کە ئەم ڕووداوە سڕینەوەی نەتەوەییە. UN وتیان کە ئەم ڕووداوە جینۆساید نییە بەڵام لابردن و سڕینەوەی نەتەوەیە. بۆ زۆر لە وڵاتان کار لەلایەنی UN-ەوە کراوە بەڵام دووهەم ڕووداوێک کە کەوتە بەر قانونی جینۆساید ئەو کۆمەڵکوژەی ڕواندا بوو کە لە دادگای لاها دەنگیان لەسەردا. قانونی نێودەوڵەتی تازە دامەزراو بەڵام بۆ یەکەم جار بوو کە لاها شەڕی ڕوواندای بە جینۆساید ناساند. دوای شەڕی ڕواندا لەسەر چەند شوێنێکی دیکە لە چەند وڵات وەکو فەڕەنسا کۆبوونەوە لەسەر جینۆساید کرا. دوایی وە لە ئاکامی ئەم دانیشتنانە باسی زۆر کرا کە یەکێک لەوانە کۆمەڵکوژی ئەرمێنیەکان بووە بە جینۆساید ناسرا. بۆ وێنە لە یەکێتی ئوروپاش کۆمەڵکوژی یەهودیەکان بە جینۆساید ناسرا بەڵام هەموو ئەمانە تێڕوانین و ڕاو و نەزەر بوو و نەکرا بە قانون تەنیا بوو ئەو جنایەتە کە دوای 1990 ڕوویدا. On a des lois nationales également, mais il faut attendre, je pense, les années 90 pour avoir vraiment un relais et une discussion au niveau de la législation internationale. C'est quelque chose d'assez nouveau. ئیسایەوە ئاماژەیەکتان بە بڕێک وڵات کرد کە ژینۆساید لە ناوی ڕوویدا بەڵام حەزەکەم هەر وەکو ڕوونکردنەوەیەک گەورەترین ڕووداوەکانی ژینۆساید کە لە دنیا ڕوویداوە لە ئەفریقا بێ لە ئاسیا بێ لە ئەوروپا ئەگەر ڕوویدا بێ یا لە ئەمریکا ئاماژەیان پێ بکەن.
Oui, bien. Alors, je pense que c'est ce que je disais au début, le fait de qualifier un acte ou un massacre de génocide من وا دەزانم هەموو کۆمەڵکوژێک جینۆساید نییە. جینۆساید کۆمەڵکوژێکی بەربڵاو زۆر گەورەیە کە بەکەری کردەوەکە خوازیاری سرینەوە و لابەرینی گشتی خەڵکێکە یا کۆمەڵێک ببێت. یەکەم کۆمەڵکوژی کە دەبێتە جینۆساید ئەوە سوورپێستەکانی ئەمریکا بوو کە لە ئەمریکای باشوورەوە ئیسپانیاکان ئەوانیان سڕێەوە لە ئەمریکای باکووریش بریتانیاکان. ئەمانەی سەرەوە جینۆساید بوون لەبەر ئەوەی زۆر بەربڵاو گەورە بوونەوە بە مەبەستی سڕینەوە پاکتاوکردنی بە تەواوی کۆمەڵگایەک بوو و دەست بەسەرداگرتنی تەواوی ئەو وڵاتە و چاوەدێری ئەوانەی کە مابوون. دەسەڵاتەکان یا بەکەری جینۆساید حەزی ئەوەیەوە پێی خۆشە کە بە تەواوی ئەو کۆمەڵگای پاکتاو بکات و لە ناوی ببات. کەوابوو یەکەم جینۆساید ئەوەی ئەمریکای باشوور و ئەمریکای باکوور بوو. جینۆسایدێکی گەورەتری کۆمەڵکوژی یەهودیەکان بوو. دوای ئەوان ڕواندا بوو، لە کامبۆج بوو، لە عێراق هەموو کار و قانون و سیاسەتی سەدام حوسێن کە بووە هۆی کوشتنی خەڵکی عێراق جینۆساید بوو. لەبەر ئەوەی نیەت و مەبەستی سەدام ئەوە بوو کە دەست بەسەر تەواوی ناوخۆی عێراقدا بگرێت و ئەگەر ئەوانەی عەرەب بنین بە تەواوی لە عێراق پاکتاویان بکات. Ensuite, évidemment, le grand génocide qui sert de référence, c'est celui des Juifs contre les nazis durant la Deuxième Guerre mondiale. Et ensuite, on a des grands génocides comme le Cambodge, évidemment, comme le Rwanda, où là, on a une volonté de supprimer complètement une population également. Et je pense qu'on peut aussi attribuer ce qualificatif de génocide à la politique de Saddam Hussein au Kurdistan d'Irak, puisque c'est clairement une volonté de supprimer, de contrôler les territoires et de supprimer une population de certains territoires. لە ڕواندا ڕووی داوە جینۆساید لە یوگۆسلاوی لە عێراق کە بەسەر کوردەکان و بەسەر عێراقیش ڕووی داوە یا بەسەر ئەرمەنستان ئەمانە هەمووی ئیستا حەزەکەم ئاماژە بەوە بکەیت لە نێو خەڵکێک کە بەسەری هاتووە مەسەڵەن ئەگەر بەسەر کورد ژینۆساید ڕووی داوە یا بەسەر ئەرمەنستان ئەرمەنیەکان تورکیا بەسەری هێناوە یا لە یوگۆسلاوی بەسەر بوسنی و هەرزگۆڤین و ئەو خەڵکی و دەوروبەرە خاڵێکی هاوبەش لە بینی ئەو نەتەوەی کە بەسەری ژینۆساید بەسەری داسەپاوە خاڵێکی هاوبەش لە بینیانە هەیە کە ژینۆساید بەسەریانە ئەتوانن قبوڵی بکەن یا بە پێچەوانەی ئەوەش لە نێو ئەو دیکتاتورانە کە ژینۆساید بەسەر خەڵکێکی ترا ئەسەپێنن خاڵێکی هاوبەش لە نێوانی هەموویانە هەیە. Alors pour moi le point commun je pense dans une vision spatiale et géographique du terme le point commun c'est que on a une autorité politique qui, dans tous ces pays ou ces خاڵی هاوبەشی نێوان هەموو وڵات و دەسەڵاتەکان بۆ ڕوودانی جینۆساید هێز و هەڕەشە و دیکتاتۆریەتە. بەڵام هاوبەشی گەورەتر لە نێوان دەوڵەت و دیکتاتۆرەکان حەز و ئارەزوی سڕینەوە و پاکتاوکردنی بەگشتی کۆمەڵگایە. دیکتاتۆری دەیهەوێ هەموو کۆمەڵگا بسرێتەوە لە دواییشدا کۆمەڵگا ناتوانێت وڵاتانی یەکگرت و یەک پارچە تێکەڵ ببێ بۆ ببێتە هاوڕێی یا هاودەنجی دەسەڵات. دەوڵەت وا دەزانێت کۆمەڵگا ئەبێ وڵاتەکەی لەوان پاک بکاتەوە. دەسەڵات وا دەزانێت بەشێک لە خەڵکەکەی ڕێگر و هۆکارم بۆ یەک پارچەی وڵاتەکەی و کێشە بۆ بە بەشێکی دیکە. بیرۆکە و نەزەریەیەک هەیە لەلایەن دیکتاتۆرەکانەوە کە ئەوەش ئەمەیە کە دوو نەتەوە یا دوو ئێتنیک ناتوانن لە ناوی سنوورێک دەوڵەت بوونیان هەبێ لەبەر ئەوەی ئەوان دەڵێن یەک وڵات و یەک نەتەوە. دەوڵەتەکان ئەگەر بیانەوێت نەتەوەکان پاکتاو بکەن میتۆد و شێوەکانیان هەیە. زۆر میتۆد هەیە بەڵام خاڵی هاوبەش بۆ هەموو دەوڵەتەکان کە دەیانەوێت جینۆساید بکەن هەمان ئەوەیە کە ناتوانن چەند نەتەوە لە یەک وڵاتدا تەحموول بکەن بۆیە هەوڵ دەدەن ئەوانەی دی بسڕنەوە. une population à l'intérieur des limites, à l'intérieur de ce que l'on considère comme étant l'empire ou l'État. Je pense que c'est le lien. Ensuite, il y a des méthodes, il y a des méthodes pour les supprimer, ces populations, que l'on considère comme ne pouvant pas faire partie de l'État ou de l'Empire. Il y a des méthodes pour les supprimer,
Là, on rentre dans le détail du génocide, mais je pense que le point commun entre tous les régimes qui se sont, en tout cas qui ont commencé un processus génocidaire, le point commun, c'est qu'on renie le droit d'une population de faire partie de l'ensemble du pays ou de l'empire. Pour moi, c'est ça le lien. باش الدكتور ايوا خلق كردستان نين وايما حزكن برسيارة كمان آراستي ناوچيكين وەکو وڵات یا وەکو دەوڵەتێک بوونی نییە بەڵام ئێمە هەمومان بۆ خۆمان وەکو کورد اعترافی پێکەن کە وڵاتێکە بە ناوی کوردستان با دەسەڵاتێکی سیاسیشی تیان نەبێ ئێوە هاتو چۆتان کردو لەم ناوچانەی کە کوردی تیاژی و لەباری ئەتنیکی و نەشناڵیتیوە ئێوە پەیوەندیەکی ئەوتۆتان لەگەڵ کوردان نییە بەڵام هاتو چۆتان کردووە حەزەکەن وەکو یەکێکی بێلایەن کە لە دەرەوەی ئەم خاکە ئەژین بۆمانی بڵێن کە چۆن ئەبینن ئایا ژینۆساید لەسەر ئەم ناوچە بە چ شێوەیەک ڕووی داوە یا تەنانەت شاید ڕووی نەدابێت و ئێمە وا بزانین ڕووی داوە. Oui. Alors effectivement, moi je considère que les événements entre 75 et même jusqu'en 2003, hein, je pense que c'est un processus long. Je pense qu'on peut considérer ce qu'il s'est passé en Irak comme étant un processus génocidaire. من وادەزانم لە ساڵانی 1975 هەتا 2003 لە عێراق پرۆسەی جنوساید ڕووی داوە. Visiblement la volonté d'éradiquer, de contrôler, من دەتوانم بڵێم ئەمە جنوسایدە لەبەر ئەوەی خواست و مەبەستێک بوو بۆ لە ناوبردن و دەست بەسەرڕاگرتن و تەڵەبکردنی خەڵکانێک لە نێو گوند و شارەکانیان چۆڵکردن و دەرنانیان لە شوێنی خۆیان. پرۆسەی تەحریب یا بە عەرەبکردن و پرۆسەی کۆچی بە زۆری و ڕووخاندنی شوێنەکانیان پاکتاوکردنی نەتەوەییە. کۆمەڵکوژی گەورەی زۆر بوو وەکو ئەنفال. لە عێراق جنوساید ڕوویدا بەڵام پرۆسەیەکی زۆر درێژخایەن بوو بۆ وێنە زۆر درێژخایەنتر بوو لە جنوسایدی یەهودیەکان کە لە ماوەیەکی کورد خەڵکێکی زۆر کوژران. جنوسایدی یەهودیەکان زۆر بەپەلە بوو بەرنامە داڕێژراوە بوو ژووری گازی هەبوو بەڵام لە عێراق جنوساید پرۆسەیەکی درێژخایەن بوو بەڵام خاڵی هاوبەشی هەیە و ئەوەش تەحمل نەکردنی نەتەوەیەکی دیکە لە تەنیشت نەتەوەی سەردەستە. a occupé une partie du territoire national. Et c'est vraiment ce que Saddam Hussein دیکتاتۆری بەحث ویستی لە عێراق وڵاتێک و دەوڵەتێک لەسەر یەک نەتەوە ساز بکات بەڵام هەڵەبوو چون لەم وڵاتە نەتەوەی تریش دەژی. سەدام حوسێن مافی کوردی ڕەت کرد هەروەها مافی ژیان لە خەڵک و سنووری کوردەکان لە کوردەکانی سندەوە. من وا دەزانم پرۆسەی جینۆساید لە عێراق ڕووی داوە لە ئێران و تورکیە و سووریا سیاسەتی سەرکوتکردن بۆ من وا دەزانم پرۆسەی جینۆساید لە عێراق ڕووی داوە لە ئێران و تورکیە و سووریا سیاسەتی سەرکوتکردن بووە فەرهەنگی کوردی لەو وڵاتانە پاکتاوە بووتەوە. Donc c'est pour cela que moi je garde بۆ وێنە زمانی کوردی قەدەغە بووە بەڵام کۆمەڵکوژی زۆر گەورە وەکو ئەنفال لەو شوێنانە ڕووی نەداوە. پاکتاوکردنی نەتەوەی لە ئێران و سووریا و تورکیە بەڕای من ڕووی نەداوە بەڵام تونند و تویژی وە سەرکوت زۆر بووە. لە کۆمەڵکوژی یان کوشتارەکاندا پلەبەندی هەیە کە جنۆساید پلە و ئاستی کۆتایی و بەرزی ئەوانە. لە خوارەوەی جنۆساید جنایەتی زۆرمان هەیە. من وا بیر دەکەم من ئێستا لە ئاستی زانستی قسە دەکەم و بۆ زانکۆکان بۆیە هەموو کوشتنێک ناتوانم ناوی جنۆسایدی لێدانێ. لەسەر عێراق من وا بیر دەکەم جینۆسایدە بەڵام لە دنیا بیرۆکە و ڕای جیاواز زۆر هەیە لەبەر ئەوەی ئەمەی عێراق پرۆسەیەک بوو کە ماوەی زۆری خایاند و جیاوازە لەگەڵ ئەو جینۆسایدە بەسەر یەهودیەکان و ئەرمێنیەکاندا هاتووە. بەڵام من هەر دەڵام جینۆساید هەیە چون مەبەستی پاکتاوکردنی نەتەوەیەکە. Voilà. Mais on est vraiment, je pense, dans un processus génocidaire en Irak vis-à-vis des Kurdes, puisqu'il y a vraiment volonté d'éradiquer, de contrôler le territoire et de vider le territoire de la population. Donc là, oui, concrètement, oui, il y a génocide en Irak. باش ئێوە لە پرسیارەکانی پێشتریشە بەنەوەی ئاماژەتان بە وەزع و حاڵوەزی کورد لە تورکیا یا تەنانەت ئەرمەنیەکانش لە تورکیا کرد. ئێمە هەمومان نەزانین تورکیا
هەراوهوریایەکی زۆر بەرزەکاتەوە لە تەواوی دنیا کە من مافی مرۆڤ جێبەجێەکەم لە وڵاتەکەما و هیچ چەوسانەوەیەک لە بەنسبەت خەڵکی خۆم نییە و هەموو خاوەنی مافی بەرابەرن بە کورتی حەزەکەم بە کورتی ئاماژە بەوە بکەیت لە کوردستانی تورکیا لەباری جینۆسایدوە چی ڕووەدا ئەسڵەن لەباری فیزیکیەکەیەوە یا لەباری فەرهەنگیەکەیشیوە یا هەر کامێکی تر لە بەشەکانی جینۆساید. En Turquie, je pense qu'il faut bien séparer ce qui s'est passé entre لە تورکیا شتێک بۆ کوردەکان ڕوویداوە کە زۆر جیاوازە لەگەڵ ئەوەی بۆ ئەرمەنیەکان ڕوویدا. ئەوەی بۆ ئەرمەنیەکان کە 1 سەدە لەمەوە پێش ڕوویداوە جیاوازەکانیان لەبەر ئەوەیە کە جێنۆسایدی ئەرمەنیەکان لە دەورەی ئیمپراتۆری عوسمانی بوو. بەڵام کۆمەڵکوژی کوردەکان لە دەورەی تورکیای نۆ بووە. ئێستا کێشەی وڵاتی تورکیا ئەوەیە کە تورکەکان زۆرینەن و کورد لەو وڵاتە کەمینەیەکی گەورەیە و هاوسنووریشە لەگەڵ کوردەکانی سووریە و عێراق و ئێران کە ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆ دەوڵەتی تورکیا. بیرۆکەی دەسەڵاتی تورکیا بیرۆکەیەکی ناسیۆنالیزمی ئەتاتورکیە و ناتوانن لە مێشکیاندا ئەم ڕاستیە قبول بکەن کە کورد لە تورکیادا هەیە و ئاسیمیلاسیۆنی کوردەکەن. لە تورکیای بەر لە مستەفا کەماڵدا پرۆسەی بە تورککردن هەبووە. دەوڵەتی تورکیا ئێستا نەتەوەی کوردی تێکەڵ تورکەکان کردووەوە بە تەواوی ئەو دوو نەتەوەیە لە یەکتردا تواونەتەوە واتە کورد ئاسیمیلاسیۆن بووە. ئەم کەمینە گەورە لەگەڵ هێزی دەسەڵات و سەرکوتوایان لێ کرد کە کوردبوونی خۆیان لەبیرکەن و پێیان وتن کە تورکن. زۆر قانون لە سیاست و قانونی تورکیادا هەیە و ڕێگا دەدا هەتا دەسەڵاتدارانی تورکیا ئاسیمیلاسیۆنی نەتەوەی کورد بکەن. وەڵامدانەوەی ئەم سیاسەتانەی تورکیا بۆ هۆکاری دروستبوونی ناسیۆنالیزمی کوردی. لە کامدا دوو ناسیۆنالیزم هاتنە بەرامبەری یەکەوە. وەڵامی دەوڵەتی تورکیا سەرکوت بوو، دەوڵەتی تورکیا کارێکی دیکەی کرد کە ئەوەش قەدەغەکردنی زمانی کوردی بوو. لە تورکیادا سیاسەتی یەکپارچەی وڵات بە زەبری هێزدا سەپاوە لەگەڵ توندوتیژی زۆر توندوتیژی چەندین کەرت و خولی جیاواز هەرچەند وەخت جارێک لەو وڵاتە ڕوویداوە. توندوتیژی لە تورکیا زۆر بووە، سەرکوتیش هەروەها بەردەوام بوو، کاری قیزەونی زۆر ڕوویداوە، بەڵام لە پلەکانی خوارەوەی جنۆسایددا جێدەگرن. لە تورکیا کورد کەمینەیەکی گەورەیە و وڵاتی تورکیا داعیەی ئەوەی هەیە کە وڵاتێکی پێشکەوتوو و بەشداربووی گلۆبالیزاسیۆن یان جەهانگیریە و پەیوەندی سیاسی و ئابووری و نظامی لەگەڵ وڵاتە جلهێزەکانی جیهان هەیە. وڵاتی تورکیا لە یەکێتی ئوروپادا بەشدارە. بە لە بەرچاوگرتنی ئەم خاڵانە وڵاتی تورکیا ناتوانێت جنۆساید بکات. ئەنجینا دەوڵەتی تورکیا وەها بکات ئەوە کۆکوژیە لە ئاستی نێونەتەوەییدا. ئەگەر دەوڵەتی تورکیا ناتوانێت جنۆساید بکات بەڵام بە هێز و زەبر و زەنگی یەکسانسازی و ئاسیمیلاسیۆن دەکات. تورکیا لە کات و ساتی جیاوازدا و هەرجار و کەم و زۆر لە توندوتیژی بەهرەی گرتووە. هیندێکات دەرفەت هەیە بەڵام لە تورکیادا کێشەی گەورە هەیە. ئەوەش بیرۆکەی ئەتاتورکیە کە هەموو کات وە لە مێشکی خەڵک و دەسەڵاتدا ماوە و ئەمەش کێشەیەکی گەورەیە بۆ تورکیا. بۆ ئەم پرسیارەکەتر هەم داوات لێکم وەکەمێ بە کورتی بۆ ئەوەی کە کاتەکە بێت بتوانین بگەین بە باقی پرسیارەکانیشە. ئیسا لە بەشی باشووری کوردستانین ئەوەی کە لەژێر دەسەڵات ساڵهای ساڵ لەژێر دەسەڵاتی سەدام حوسێن بوو. ڕاتان چیە لەسەرەوەی کە جینۆساید لە وڵاتە چۆن ڕوویداوە؟ هەمووی لەبەر چاومانەوە ئەیبینین ئەگەر ئێوەش ئاماژەی پێ بکەن. Oui, alors effectivement, c'est intéressant de voir ce qu'il s'est passé en Irak, puisque déjà on est dans une position où on peut en parler, c'est déjà quelque chose d'intéressant, c'est-à-dire que là on a ئەمە پرسیارێکی زۆر گرنگ و خۆشە لەبەر ئەوەی ئێستا لە عێراق دەتوانین لەسەر جنۆساید قسە بکەین و لێکۆڵینەوەی لەسەر بکەین. لێرە ئازادی ڕادەربڕین هەیە، ئازادی ڕۆژنامە و ڕاگەاندن هەیە، دەتوانین گفتوگۆی لەسەر بکەین، گفتوگۆ لەسەر پێناسەی جنۆساید.
پێشتر لە کاتی سەدام حوسێن ئەمە نەبوو. قسە لەسەر وشەی جنۆساید ڕێگە پێدراو نەبوو. ئێستا زۆر خۆشە. چون دەتوانم بڕوانمە ڕابردوو و مێژووەکەی. ئێستا دەتوانین ئەوانەی پێشتر ڕوویداوە شی بکەینەوە. من زۆر شت دووپات دەکەمەوە. من لە ڕوانگەی مامۆستایەکی ژیئۆگرافیەوە دەڕوانمە بابەتەکە. سەدام حوسێن دوو بیرۆکەی هەبوو. یەکەم بیرۆکەی ئەوە بوو کە کوردەکان لە ژێر فشار و چاودێری تون دابنێت وە لە باری نەتەوەیەوە کەسایەتی کورد بسرێتەوە. دووهەم بیرۆکە دەست بەسەر ڕاگرتن و تاڵانکردنی خاک و سەرمایە و داهاتی کوردستان بوو. پرۆسەیەکی سیاسی هەبوو لە کاتی سەدام حوسێنەوە ئەوەش وەها بوو کە نەتەوەی کورد بەردەوام داوای ئازادیان دەکرد وە لە وەڵامیشدا دەوڵەتی عێراق و سەدام حوسێن سەرکوتیان پێشکەش کردووە. ناتوانین لەبیر بکەین کە لە لای سەدام حوسێن خاکی کوردستان گرنگ بوو نەتاکو و کەسایەتی کورد. زۆر کات لە دنیا جنۆساید لە دنیا ڕوویداوە لەبەر خاک و سەرمایەکانی ژێرزەوی و نەوت و ئاو و زێ و بەگشتی سەرچاوەکان بووە. بۆ دەست بەسەر ڕاگرتنی ئەو شوێنان و تاڵانی سەرچاوەکان یەکێکی کۆچی بە کۆمەڵ بوو. سەدام حوسێن لە زۆربەی سنوورەکانی پێوەست بە وڵاتانی دەوروبەر کوردەکانی بە زۆر کۆچ پێکرد بۆ ئەوەی کوردەکانی ئەو دیوا و دیوی سنوور پەیوەندیان نەمێنێت. ئەوانەی هەموو لە کەمپ و لە شارۆچکە نوێ نیشتەجێ کرد بەو شێوەیە چاودێریان ئاسانتر بوو. بەڵام لە گوندەکان نەیدەتوانی وەها بکات. هەروەها ئەم کارە دووشتی دەبەستەوە بەیەکەوە واتە چاودێری خاک و تاک ینی خاکی کوردستان و تاکی کورد. لە عێراق وەها بوو هەم خاک و هەم تاکی کورد چاودێری گوشاری بەسەردا کرا و ئاکامی ئەو گوشارە بوو بە کۆمەڵکوژی. لە عێراق پرۆسەی جنۆساید ڕوویداوە. Avec derrière bien, des massacres, des arrestations. Donc voilà, je l'ai dit au début, mais on est complètement dans un processus de génocide. باشه و دیاره یا باشتر بڵێم دیارە و ڕوونەکەەوە سەردانی کوردستانی سووریەتان کردووە. نزیک بە 2 میلیۆن خەڵک زۆرتر لە 2 میلیۆن خەڵکیش خەریکن لەوێ ئەژین بەڵام بە هیچ شێوەیەک ئەو شتێکی ئێمە ئێزانین هیچ ئاعترافێکیان پێ ناکرێن مەگەر لەم تازەیانەوە بۆ ڕووداوانە کە لە سووریا ڕوویداوە. ئێوە سووریەتان چۆن بینی و کوردستانی سووریەتان چۆن بینی؟ Les Kurdes syriens sont dans une position assez difficile, évidemment, assez comparable à ce qui se passe en Turquie, mais en plus, ils ont le désavantage d'être une minorité numériquement, pardon, لە سووریەدا ژیان بۆ کوردەکان قورسە وەکو کوردەکانی تورکیە بەڵام وەکو کوردەکانی تورکیە کەمینەیەکی گەورە نین کەمینەیەکی بچووکن ئەوان نزیک بە 1 هەتا 2 میلیۆن کوردن لە سووریەدا وەکو تورکیە کە بە تورکی کردن هەیە لەوێش تەحریف هەیە کە سووریە بوو بە وڵات و دەوڵەت ناسیۆنالیزمێکی عەرەبی بوونی پەیدا کرد. وڵاتی سووریە ناوی کۆماری سووریای عەرەبیە هەتا ئێستاش هەر شتێک نائەرەبی کولتور و کەس لە وڵاتی سووریە نامۆیە و دەبێ بکەوێتە بەر شاڵاوی تەحریف چون ئەوە کێشەیە لە ڕۆنگەی ئەوانەوە. بۆ چارەسەری ئەم کێشەیە لە ڕۆنگەی ئەوانەوە دەبێت نەتەوەی کورد ببێ بە عەرەب. بەڵام 1 هەتا 2 میلیۆن کورد لە سووریەدا دەژین و لە سنوورەکان دەژین. بۆ دەوڵەتی سووریە دووشت گرینگە یەکەم دەست بەسەر ڕاگرتنی خاک دووهەم شێ کۆنتڕۆڵ و دەست بەسەر ڕاگرتنی کولتوری کوردیە. دەوڵەتی سووریە دەترسێت کە ئەگەر کورد و فەرهەنگی کوردی بوونی هەبێ پایەکانی دەوڵەتەکەی دەڕوخێ بۆیە لەبەر نەڕوخانی دەسەڵاتەکەیان تەحریف دەکەن. هەر بۆیە چوار دەورەی وڵاتەکەیان کردو بە عەرەب سیاسەت و شێوەکەشیان بۆ بەگەیشتن بم ئەمانجا کۆچی بە کۆمەڵ بووە هەروەها لە کارێکی دیکەدا ناسنامەیان بۆ 250 تا 300 هزار کەس نەداوە بۆیە ئەو کەسانە ئێستاش بێناو نیشانە نیە بێهویەتن.
سرینەوەی فەرهەنگی کوردی بە زۆر و گوشار و تەعریب ئەمانە هەموو هەن چۆن بیرۆکەی ناسیۆنالیزمی عەرەبیە ئامرازی ناسیۆنالیزمی عەرەبی حیزبی بەحسە ئەم کێشەیە بیری عەرەبە ناسیۆنالیستەکانە کە کورد نابێتە عەرەب بەرپەرچ و دژکردەوەی دەبێتە کێشەی سیاسی لەبەرەوەی کوردەکان عەرەب نین بۆیە مافی شارومەندیان نییە کێشەی کورد لە سووریە زۆر لەگەڵ کێشەی کوردەکانی تورکیە نزیکە بەڵام لە تورکیە زۆر گەورەترە چونکە لە تورکیە 15 تا 16 میلیۆن کورد هەن لەوانەیە زۆرتر کێشەی تورکیە زۆر گەورەترە بەڵام لە سووریە پرۆسەی یەک پارچەکردن و ئاسیمیلاسیۆن بە زۆر هەیە culturel qui a des répercussions au niveau politique parce que cette population ne peut pas, en tout cas on renie le droit de cette population de faire partie de l'État-nation puisqu'elle n'est pas arabe. On est assez proche du cas turc, sauf que là on a avec la Turquie une différence d'échelle. On a 15, je ne sais pas combien, mais 15-16 millions peut-être plus de Kurdes en Turquie. Donc là, le problème est beaucoup plus fort en Turquie qu'en Syrie, mais ça fait rien. On est quand même, je trouve, dans un même processus d'intégration forcée. ئێستا بچینە سەر بەشی ڕۆژهەڵاتی کوردستان لانی کەمەکەی ئێوە دوو شارتان بینیوە ماکۆتان بینی و ورمێ هەردوو شارەکانی کوردستانین لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەگەر ئاماژەیش بەوە بکەن بزانین ئێوە چۆنتان بینی ئەو ناوچانە و لەباری هەر ئەو مەوزوعی بەرنامەکەمان ژینۆساید چۆنە ڕۆژهەڵاتی کوردستان کە من لە ڕۆژهەڵاتی کوردستان بووم بینیمە زۆر ئەستەمە کەسێکی بیانی لەو وڵاتە بێت و لە بارودۆخی ئەو وڵاتە تێبگات زۆر ئاسان لە بارودۆخی عێراق تێگەیشتم بەڵام بۆ زانینی زۆرتر لەبارەی کوردستانی ئێران لەو ئێرانیانەی وا لە کوردستانی عێراقن ناچارم پرسیار و لێکۆڵینەوە بکەم لە ئێران وەکو سووریە کوردی ئێرانی قسە لەگەڵ کەسی بیانی ناکەن چۆن دەترسێن کەسەکان لە ترسی جاش و مەئمورانی حکوومەت چاودێری ئەوان دەترسن لەگەڵ کەسانی بیانی قسە بکەن لە ئێران هەرچەند من وەکو مامۆستای زانکۆ و لێکۆڵەریش بم بەڵام چۆن بابەتەکەم شتێکی سیاسیە ڕێگەم پێ نادەن ترسی خەڵک لە قسەکردن لەبەر سەرکوتکردن و هەڕەشە بوو بۆ کەسی بیانیە کە مێژووی کورد نازانێ و گەشت و سەفەر لە کوردستانی ڕۆژهەڵات دەکات هیچ لە سەرکوت و فشار هەست پێ ناکات و نابینێ و نایبینن سەرکوت و شەڕ لەم بەشە رابێت بۆیە لێکۆڵەر و مینەوانەکان کە دایانەوێت لەبارەی کوردستانی ئێران و سووریە کار بکەن مەجبورن لە دەرەوەی سنوورەکان ئەو دوو شوێنە کار بکەن چۆن ئەو دوو وڵاتە داگیرکردن و گوشاری قورس دەخەنە سەر خەڵک وڵاتی ئێران جیاوازە بەڵام دوو وڵاتی تورکیە و سووریە بەرهەم و میراتی ئیستیعمارن و سنووری نێوان سووریە و تورکیە و وڵاتە نوێیەکان بەرهەمی ئیستیعماری وەکو بریتانیا و فەڕەنسەن ئەم سنوورە نوێیانە لەسەر واقع و ڕاستی نەبوون و دەستکرد بوون و دابەشکردن لەسەر نەتەوە نەبوو بۆیە گوشار و هەڕەشە زۆرتر کرا سەر خەڵکی ئەو وڵاتانە کە سنوورەکان دەستکرد و بە زۆرە ملی بوون بۆیە کەمینەکانی لەم وڵاتە پێک هاتنووە هەروەها دەوڵەتانی ئەم وڵاتانە بۆ سازکردنی دەوڵەتی نەتەوەی پێویستیان بە گوشار و تۆخاندن بووە سنووری دەستکرد و کۆنتڕۆڵی ئەو سنوورانە زۆر زەحمەت و ئەستەم بوو بۆ دەسەڵاتەکان لە ئێران و سووریە کۆکردنی زانیاری ئەستەمە بەڵام لە کوردستانی عێراق زانیاری زۆرە لە ئێران بیانەکان ناتوانن لەگەڵ کەس قسە بکەن و پەیوەندی بگرن و هێزی ئاسایش و ئەمنیەتەکان کار دەکەن بۆ ئەوەی کورد لەو وڵاتە نەناسرێت و کەسی کورد ترسی هەیە و ئەم ترسە لەبەر سەرکوت و هەڕەشەیە sont dans une situation où on ne peut pas parler. Mais ça, c'est le résultat de ces politiques d'intégration forcée, bien sûr, tout à fait. دكتور ئیستا هەر لەم باشوورە ئەتوانن بە ئاسایی ئاماژە بە نزیکەی دەها شوێن یعنی لەوانەیە لە 10 زۆرتریش بێ شوێن هەیە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام ئاوارە بوون لێرن یا بە شێوەیەکی تر ئەگەر حیزبەکانیش بڕوانین هەمووی ئاوارە بوون و لەو دیوی سنوور هاتوونەتە ئێرە دانیشتون کە ئەمە ڕوونە وابزانم ناوی ئەنینە پۆلی ساید یا پالیتی ساید
هەر بەو شێوەش لەوەیە کە لەوانەیە ئێوە وەکو داتا شتێک زانیاریەکتان بەدەست نەهێنابێ سەدها گوند و شارۆچکەمان هەیە کە هەمووی لەگەڵ خاکی دەوروبەری خۆیان یەکسان کراون و خەڵکەکەی کوژراون و سوتاون و هیچ ئاسارێکیان لێ نەماوە هیچ پەیوەندێکی سیاسیشیان لەگەڵ ئەحزاب نەبووە کاتی خۆی یا دوو شوێنی ئاشکرا و ڕوونمان هەیە وەکو زەردە لە نزیک سەرپێڵی زەهاو و سەردەشتیش هەردووانی بمبەرانی کیمیاوی کراون پرسیارەکەمەکەمە دوان بە شێوەیەکی تریش ئەگەر با ئاماژەی پێ بکەین ئێوە لە وڵاتەکانی خۆتان لە ئەوروپا پەیوەندیتان لەگەڵ ئێمە ڕۆژهەڵاتی یا ئەسڵن بە ئام بەگشتی کورد هەیە و ئیسێش هاتوچۆی ناوچە کوردەکانەکەن ئەمان بینن ئایا هەست بەو ژینۆسایدەکەن لە ڕوومەتی ئێمە و لە تیپ و ئەو شتێکە ئێمە لە ئێمە ئەیبینن هەست بەوەکەن ژینۆساید لێمان ڕووی داوە هەڵە بە نەوعی ڕەوانی بە نەوعی دەرونی و ئەوانە déjà le fait d'être pris comme témoin hein, ici, de vous parler, fait que oui, évidemment, je sens que en tout cas, c'est un élément important. C'est quelque chose qui est structurant, peut-être même de l'identité. J'ai envie de dire que c'est maintenant une partie de l'identité kurde, de revendiquer aussi كليرم وباز لسر جنوسايد دكم دبينم كأم بابته بو كردكان زور گرینگە لە ڕاستیدا جنوساید وای کردو لە ژیانی کورد کە بووە بە داڕێژەری فۆرمی ناسنامەی کورد لە لای کورد زۆر گرینگە و بانگەشەی ئەویان هەیە کە قوربانی جنوسایدن بۆ وێنە یەهودیەکان کە بوونە قوربانی جنوساید بەهرەی سیاسیان لێوەرگرت و سیاسیانە بەکاریان هێنا شووە یا کۆمەڵکوژی یەهودیەکان بەکارهات بۆ یەکپارچەکردن و سڕینەوەی یەهودیەکان هەموو یەهودیەکان لەگەڵ بیری شووا دەژین بیری شووایان لەگەڵە لەبەر ئەوەی ڕووداوێکی دڵتەزێنی گشتگیر و کۆمەڵی بووە هەژە ئێستا چیدی کەس ناتوانێت کتمانی شووە کۆمەڵکوژی یەهودیەکان بکات و بڵێ کە هیچ ڕووی نەداوە من وا دەزانم ئەمە بۆ کوردەکانیش بەکاردێت کورد دەتوانێت بانگەشەی ئەوە بکات کە خاچی لێسەندراوە جنوساید بووە هاواری خۆی بەرز بکاتەوە بڵێ کە ئێمەش مافمان هەبوو مافی فەرهەنگیمان هەیە مافی خاکمان هەیە مافی ئاشتیمان هەیە کورد ئەبێ بڵێ هەموو کەس و شتێک دەستیان ناوەتە ناو دەستی یەکەوە بۆ ئەوەی ئێمە لە ناو ببەن کورد ئەبێ خۆی نۆژەم بکاتەوە خۆی ساغ بکاتەوە هۆڤیەت و ناسنامەی کوردی هێز و توانایی لەمە زۆرتر و بەهێزترە ئێستا جنۆسایدی کورد بەشێک لە ناسنامەی کورد بۆ جنۆسایدی نەتەوەیی وتویانە جنۆساید دەبێتە بەشێک و لەتێک لە ناسنامەیە. Exactement la même chose pour les Arméniens. D'ailleurs, on voit très bien en France qu'actuellement, il y a en tout cas des discussions au niveau du Parlement pour faire passer une loi sur le génocide arménien, c'est-à-dire qu'on punirait les négationnistes du génocide arménien en France. Donc les Arméniens aussi, dans leur identité, ont ce bagage-là, c'est-à-dire quand un peuple a vécu un génocide, eh bien, ça devient une partie intégrante de leur identité. Pour les Kurdes, oui, je sens très bien que c'est devenu aussi quelque chose qui fait partie de l'identité kurde et qui servira à revendiquer, à affirmer, à légitimer des projets politiques ou autres, ou culturels, mais c'est un élément identitaire, je pense. باشە لە کوردستان من مەبەستم کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانە سەدها گوندمان هەیە و شارۆچکەشمان هەبووە ئەلبەت ئیستا ئاسارێکیان تقریبان لێ نەماوە هەمویان چه ڕژیمی پێش و ڕژیمی پەهلەوی و چه ئەم ڕژیمەی جمهوری ئیسلامیش لەگەڵ خاک یەکسانی کردوون و بەبێ ئەوەی کە هیچ پەیوەندێکیان لەگەڵ ئەحزابیش بێ و هەر بەو شێوەش دوو نمونەی ڕوون و ئاشکرامان هەیە بە ناوی زەردە لە سەرپێڵی زەهاو و سەردەشتیش لە بەشی موکریان کە کیمیاباران کراون و خەڵکێکی زۆریان لە کوژراوە هەر بەو شێوەش لە باشووری کوردستان
سەدها شوێنمان هەیە وەکو کەمپ وەکو ئوردوگا خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی تیاژێن کە ئەوە وابزانم ڕوونە کە بەشێکە لە پالێتی ساید کە نزیکە بە ژینۆسایدیش یا هەر پەیوەندیەکی زۆریان هەیە لەگەڵ یەکە و ئەحزابیش کە هەر بەو شێوە ناتوانن هیچ چالاکیێکی سیاسی لە ناوەوە بکەن ئاوارەی ئێرە بوون ئەمە بەڕای ئێوە ئەمە چ شوێنێک ئەگرێ لە باسی ژینۆسایدە؟ Oui. Oui. Alors effectivement, c'est une question intéressante. Le problème, c'est que ça revient à définir hein, le génocide. Donc, il y a des étapes hein, dans les politiques d'intégration. On peut avoir des politiques d'intégration douces, des politiques d'intégration forcées, qui peuvent passer par des déplacements forcés, de la répression, niveau supérieur dans l'échelle du nettoyage ethnique. پێناسەی جینۆساید ئەستەمە من وا دەزانم جینۆساید ئاستیا پلەی هەیە بۆ سیاسەتی یەکسانسازی دەوڵەت نەتەوە ئاست و شێوەی زۆر هەیە بۆ وێنە سیاسەتی یەکسانسازی نەرمیان سیاسەتی یەکسانسازی بە شێوەی توندوتیژی کە شێوەکانی کۆچی بە کۆمەڵ هەیە سەرکوت هەیە وە سێهەم شێوەی پاکردنی نەتەوەیە هەموو ئەمانە سیاسەتەکانی یەکسانسازی نەتەوەیە کە دەبێتە جینۆساید هەرچی تند و تیژی زۆرتر هەبێ هەرچی تۆقاندن زۆرتر بێ هەرچی کۆمەڵکوژی زۆرتر بێ ئەوە دەبێتە جینۆساید لە ئێران کردەوەی زۆر قیزەون هەیە بەڵام لە ڕاستیدا هەمووی شوێن شوێنە و لە خاڵی بچووکن و گشتگیر نەبوو وشەی جینۆساید بۆ کاتێکە نەتەوەیەک یان خەڵکێک هەمووی بکەوێتە بەر هەڕەشەی کوشتن نمونەی ئەوەی لە ئێران ڕوودەدا دەتوانین ئاماژە بکەین وڵاتی ئەلجزایر کە پێش سەر بەخۆیان لە چنگی ئیستیعماری فەرەنسەوە دەوڵەتی فەرەنسا و چەکدارانی ئەو وڵاتە لە زۆربەی شوێنەکانی ئەلجزایر کوشتار و هەڕەشە و کوشاریان سەپاندبوو بەسەر خەڵکی ئەو وڵاتە کۆچی بە کۆمەڵ بوو گوندەکان سووتێنران خەڵکیان ئەشکەنجەدا بەڵام جینۆساید نەبوو چون لە بیرۆکەی دەسەڵات و هێزی فەرەنسا پاکتاوکردن و لابردنی تەواوی خەڵکی ئەلجزایر نەبوو یا وەکو شاری ڕیفی وڵاتی مراکش کە ساڵی 1930 بۆمبی شیمیایی لەو شارە داوە خەڵکی مەدەنی پێ لەناو بن ناتوانرێ لە بیری بکەیت کە بۆ یەکەم جار بوو کە دیموکراسیەتی فەرەنسا و ئیسپانیا لە باکووری مەراکش بۆ یەکەم جار بۆمبی شیمیایان هاویشت کوشتنی زۆر بوو دەیان و لەوانەیە سەدان هەزار کەس کوژرا بەڵام لە فەرەنسا کەس ئاگاداری ئەم ڕووداوە نییە مەبەست و نیەتێکە بوو بۆ بەدەست سەرڕاگرتنی خاکی ئەو وڵاتە خواست بۆ کوشتن هەبوو بەڵام نەبوو هەموو نەتەوەی مەراکش جیاوازێک هەیە لە نێوان ئەو ڕووداوانەی مەراکش و ئەلجزایر لەگەڵ یەهودیەکان لە ئوروپا و کوردەکان لە ئێرادا بۆ یەهودیەکان لە ئوروپا وەکو کوردەکان لە عێراق بیرۆکەی کوشتنی هەموو بووە ئەوە دەسەڵاتدارانی ئالمان و عێراق دەیانویست دەست بەسەر هەم خاک وە تاکەوە بگرن ئەمە پرۆسەیەکی گشتگیر و بەرفراوان بوو من وا دەزانم ئەمە جینۆسایدە شتێک کە لە ئێراندا هەیە وەکو ئەوەیە کە لە تورکیا لە ساڵانی 1990 ڕوویدا لە ئۆپەراسیۆنی خاڵخاڵ و نوختە نوختەوە لە هەر شوێنێک لەتمەیەک بووە واتای یەک پارچە نەبووە چیمیا باران بۆمباران باڵباس و دەستگیرکردنی خەڵک ئەشکەنجە ڕاونان و ئاوارەکردن هەمووی ئەمانە بووە ئەمە پرۆسەیەکی توندوتیژیە بۆ داگیرکردن یەکسانسازی هەڕەشە بۆ گرتنی خاک بە شەڕ هەموو ئەمانە هەبوو بەڵام ئەمانە لە ئاستێکی خوارەوە جینۆسایدە وا دەزانم جینۆساید لە پلەیەکی بەرزترە لە دوای ڕووداوی جینۆساید هیچی تر بەجێ نامێنێت هەموو شتێوە هەموو کەسێ لە ناو دەچێت و هیچ شتێک بوونی نامێنێت لە ئێران یەکسانسازی نەتەوەی وە پاکتاوکردنی نەتەوەی هەیە بەڵام گوڵە گوڵەوە بە جیاوە جیاوە وا دەزانم باشتر ئەبێ بە وردی واتا و مانای وشەکان لێک بدەینەوە l'Iran, je pense, oui, on est plus dans un processus de contrôle forcé, de nettoyage ethnique dans certains endroits,
Voilà, je pense qu'il faut au niveau des concepts rester quand même assez mesuré dans l'utilisation des concepts. باشە دکتۆر دەستان خۆش بێ من پرسیارەکانم کەم و کوت دوای هات حەزەکەم ئەگەر شتێک وا ئەزانن کە ئاماژەم پێ نەکردەوە وەکو پرسیارەوەی و حەزەکەن باسی لەسەر بکەن ئێوە خۆتان ئزافەی بکەنەوە و ئەگەریش نەبوو دواوتتان بەرامبەر بۆ دووربینە باسی بکەن بۆ خەڵکی کوردستان بەگشتی. Je voudrais, oui, effectivement, si j'ai cette possibilité, j'en profite pour effectivement remercier les gens du Comala qui nous ont accueillis ici, qui nous ont permis de discuter de sujets politiques, de sujets sociaux, qui sont des sujets importants. سپاس بۆ کۆمەڵە بۆ میواندارێتی ئەوان کە ڕێگایان پێدام و توێشت هەموو قسە لەگەڵ کۆمەڵگا و کەسایەتی سیاسیەکان بکەم. وا دەزانم ئەمە زۆر گرنگە چونکە من دکتۆراکەم لە سووریە خوێندووە. نەم دەتوانی ئەو شتە لەگەڵ هەموو کەس باس بکەم. زۆر باشە. وە ساڵانێکی زۆر کەسان دەناسم و ماوەیەکی زۆری خیان کە بڕوایان پێکردم و بڕوام پێیانە بۆ باس و توێژی سیاسی. لێرە کە من هاتم دوای کاتێکی کەم دەستمان کرد بە باسی سیاسی لەبارەی شتی گرنگ. ئەمە زۆر گرینگە نابێت لەبیر بکرێت بە تایبەتی کە لە ناوەڕاستی ڕۆژهەڵات بێ هەرچەند دەوڵەتەکانی ئەم ناوچەیە بە جۆرێک توتالیتاریزم هەیە بەڵام ئێستا لەم ناوچەیەوە لەم کاتەدا بزوتنەوەیەکی بەرەو دیموکراسی چوون کۆچوتە ڕێ لە کوردستانی عێراق هەبووە کە ئێستا لەم وڵاتەدا دەتوانی بە ئاسانی باسی سیاسی بڕی ئازادی و توێشەیە بۆیە لەبارەی عێراقەوە نازانم بەڵام حکوومەتی کوردستانی عێراق ئازادی ڕادەربڕین و توێژ هەیە کە ئەمە زۆر گرینگە بۆیە سپاس دەکەم ئەمە گرینگەوە من پێم خۆشە پێشانی خەڵکانی تری بدەم و بیناسێنم وە سپاس بۆ کۆمەڵ و سپاس بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵەت. Je voulais le souligner, je trouve que c'est important à avoir en tête. Ensuite, bien sûr, vous remercier en tant qu'organisation de nous avoir permis d'échanger des idées. C'est très important pour nous qui sommes effectivement étrangers, qui avons aussi parfois une vision à travers des médias qui ne sont pas toujours forcément objectifs, ça dépend quel type de médias on utilise, mais en tout cas de nous éclairer sur la situation. Donc oui, je voulais effectivement vous remercier pour ça. Merci. بینەرانی بەڕێز خۆشحاڵم کە لە خزمەتان بووم و ئەم بەرنامەیە پێشکەشی ئێوە بوو هیوادارم کەڵکی بوو بێ و ئەو پرسیارانەی کە ئاراستی جەنابیانم کرد ئەوانە بێ کە ئێوە ویستوتانە و وەڵامی زۆر شتیشی دابێتەوە. سپاس لە هەمووتان.